تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر زیادە ڕۆییکردن لە ناو خێزاندا بە تایبەت زیادە ڕۆیی لە ڕوانگەیانی پیرۆزی ئیسلام بە تایبەت زیادە ڕۆیی ئابووری و دارایی کە چ زیان و کاریگەریەکی خراپ لەسەر خێزان جێ دێڵێ. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسەگرنگە میوانداری زۆر بەڕێز مامۆستا مصلح ئیسماعیل ماستەر لە شریعەتی ئیسلامیمان کردو کە لە سۆرانەوە لەگەڵمانەوەی. مامۆستا سڵاوت لێبێ ئەم کاتت باش. ئاینی پیرۆزی ئیسلام چۆن بناغەی خێزانێکی دوور لە زیادە ڕۆ و ئیسرافکەر دادەنێ و خێزانێکی دوور لە زیادە ڕۆیمان بۆ دروست دەکات. سڵاوی خۆی پەروەردیگار لە ئێوەش کاک ڕیاضجان، سڵاوی خۆی پەروەردیگار لە بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام بێتن. بێگومان ئاینی پیرۆزی ئیسلام ئەگەر تەماشاکەین ئاینێکە گرنگی دەداتن بە خۆی ئاینێکە ئاینی وەسەطیەتە، ئاینی عەدلە، نە بەلای زیادەڕەویدایە نە بەلای ئەوەدایە کەوا کورتڕەوی و وەکو دەڵێن کەمهێنی دابێتن. یعنی ئەگەر تەماشای قورئانی پیرۆز بکەین، طبعاً جارێک ئەگەر پێناسەی ئیسراف بکەین، پێناسەی زیادەڕەوی بکەین، زیادەڕەوی چییە؟ خۆی پێناسەی زیادەڕەوی بریتە لەوەی کە تۆ سنووری ڕێگە پێدراوی شەرع کاتێک کە شەرع سنوورێکی بۆ دانای لە شتی حەڵاڵدا تۆ ئەم سنوورە ببەزێنی جات لە کردارەکان دابێتن یاخود لە گفتار دابێتن، ئەمە پێی دەڵێن ئیسراف. طبعاً لە زیادەڕەویکردن جا زیادەڕەوی لە قورئاندا بە دوو مصطلح هاتووە بەڕاستی، هەم بە وشەی ئیسراف هاتووە هەم بە تەبدیر هاتووە. ئیسراف ئەوە زیادەڕەویکردنە لە شتی حەڵاڵدا، شتێک کە ڕێگە پێدراوە تۆ زیادەڕەوی تێدا بکەیت، بەڵام تەبدیر بریتە لەوەی کە تۆ لە زیادەڕەوی بکەی یاخود ماڵ بەکاربێنی لە شتێک کە مەشروع نەبێت و ڕێگە پێدراو نەبێ و حەڵاڵ نەبێتن، کە ئەمە قورئانی پیرۆز بە ئیخوان و شەیاطین ئەو کەسانە ناویان دەباتن دەفەرمێتن ولا تبذر تبذيرا إن المبذرين كانوا إخوان الشياطين. جا بێگومان ئەگەر تەماشای ئاینی پیرۆزی ئیسلام کەین، ئاینی پیرۆزی ئیسلام گرنگی زۆر بەلایانی بەتایبەتی ئەو پرسیاری جەنابەت کە کردێت بەلایانی ئابووری داوە. ئیسلام فێرمانەکاتن کەوا ئێمە تەنانەت ئەگەر لە کاتێکدا لەسەر دەریایەک ئاویش دابین، پێمان دەڵێتن نابێت زیاتر لە 3 جار ئاو بە دەموچاوماندا بکەین، ئاو بە دەستەکانماندا بکەین لە کاتی دەستنوێ شۆرینە. یعنی ئەمە چیمان فێرەکاتن؟ فێرمانەکە ئیسلام ئەگەر هاتوو لە خۆشیشدا بین ئێمە نابێت زیادەڕەوی بکەین، بۆ ئەوەی چونکە دائیمەن لە دوای خۆشیەکان وەکو دەڵێن ناخۆشی هەیە، لە دوای عوسر لە دوای یوسر عوسر هەیە و بە هەمان شێوەش لە دوای عوسریش یوسر هەیە. بۆیە دەبێت ئیسلام فێرمانەکاتن ڕامان دەینیتن لەسەر ئەوە. برادێک ڕۆژێک جێڕایەوە گوتی کرێکارێک لەو کرێکارە بیانیانم بینی، کرێکارێکی ئاسیوی دەڵێ دەگریا، دەڵێ منیش پێم گوت بۆ دەگریەی؟ وتی وەڵاهی لەبەر ئەوە دەگریم دەبینم لای ئێوە ئەو هەموو خواردنە کە بە فیڕۆ ئەچێت و فڕێ دەدرێتە ناو زبڵدانەکان و ئەوانە، لای ئێمەش دەبینم حاڵ چۆنە، ئێمەش کاتی خۆی وەکو ئێوە بووین، زۆر زیادە ڕەویمان کرد، بەڵام خوای گەورە ئاوای بەسەر هیناین و ئاوا برسی کردین. بۆیە بەڕاستی یعنی مەترسیدارە زیادە ڕەویکردن. ئینسان ئیسلام فێرمانەکاتن کەوا ئێمە زیادە ڕەوی نەکەین. اینجا خوای پەروەردیگار دەفەرمێ کولو، ئەمەیە بناغەی ئەوەی کە ئیسلام بناغەیەکمان بۆ دادەنێتن بۆ خێزان کە چۆن زیادە ڕەوی نەکەین. دەفەرمێ کولو واشربوا ولا تسرفوا إنه لا يحب المسرفين. بخۆن و بخۆنەوە و زیادەڕەوی مەکەن، چونکە بەڕاستی خوای پەروەردیگار کەسانی زیادەڕەوی خۆش ناوێتن. ئەمە ئەهلی سەلەف دەفەرمون ئەگەر تەماشای ئەم ئاەتە بکەی، ئەم ئاەتە پیرۆزە کە نیو ئاەتە بە تەنها نیو ئاەتە هەموو بناغەکانی وەکو دەڵێن تەندروستی و پاراستنی تەندروستی جەستەی ئینسانی تێدایە. ئەمە ئەگەر تەماشاکەی بەس لەلایەنی جەستەییەوە لەلایەنی تەندروستیەوە ئەم ئاەتە پیرۆزە پێمان دەفەرمێتن کە بخۆن و بخۆنەوە بەڵام زیادەڕەوی مەکەن. کاتێک ئێمە لە خواردن و خواردنەوەدا زیادەڕەوی نەکەین، ئەوە تەندروستی خۆمان پاراستووە. ئەمە لەلایەنە تەندروستیەکەی، ئەی لەلایەنی بەهەدەردانی سەروەت و سامان و ماڵ. باوەڕ بکە کاک ڕیاضجان، من بە چاوی خۆم لە وڵاتی سوودان بینیم لە پێش باڵەخانەیەکی گەورە ماڵێکی زۆر دەوڵەمەند بوو، بینیم یعنی
فەقیرێک هەژارێک لە پێش دەرگاکە لە ناو زبڵدانەکەدا هەندێک خواردن کە بوو هەموو کرمی تێکەوت بوو کابرای دەوڵەمەند لە پێش دەرگا بوو تەماشایەکە ئەم کابرایە یعنی ئەم خواردنەی دەخوارد یعنی ئەمە چیمان پێ دەڵێتن ئەم زیادەڕەویکردنە کاتێک کە تۆ زیادەڕەویەکەی یعنی خواردنی هەژارێک کە پێویستی پێەتی تۆ بە هەدەرتدا و هەژارێکت مەحروم کردووە بۆیە ئیسلام یعنی بەڕاستی بەتوندی ڕوبەڕووی ئەمە دەبێتەوە و مەترسیەکانی ئیسراف زۆر زۆرن ئەگەر دوای کرد بین قسەیان لەسەر بکەن کە مەترسیەکانی چینە اینجا وەکو گوتم یعنی قورئانی پیرۆز ئەو کەسانەی کە زیادەڕەوی دەکەن بەچی ناوبردون بە ئیخوان الشەیاطین يعني كاتك كده فرميت إن المبذرين كانوا إخوان الشياطين بو براي شيطان أمانة لبرتسي چونك الشيطان بأمري خوا دكاتن بفرماني خواي پروردگار دكاتن لسنوري خواي پروردگار درسوا وكو قاسمي ده فرميتن بهمان شيوة أو كسانش أواني كزيادة روي دكان لفرماني خواي پروردگار درسون يعني كفراني نعمتي خواي پروردگار دكان وكو لآتك كتاي علتك ده فرميتن وكان الشيطان لربه كفورا چونك الشيطان زور زور برانبر نعمتكاني خواي پروردگار أو نعمتاني كخوا لقالي كردوا يعني شكرانه بجير نيه نك شكرانه بجير نبو بلكو بپێچەوانە ولا فرماني خواي پروردگار وبأمري خواي پروردگار دكا وبصيغه مبالغه هناوه بۆیە بە هەمان شێوە ئەوانەی کە تەبذیر دەکەن ئەوانەی کە زیادەڕەوی دەکەن لە نیعمەتەکانی خواي پەروەردگار بەم شێوەیە ناوی بردن ئەگەر بین زۆر باشە مامۆستا ئایا چی بکەین لە ناو خێزانەکانە زیادەڕەوی تەرک بکەین بە تایبەتی بە لە خانمی ماڵەوە دەست پێ بکەین چی بکەین چۆن خانمان تێبگەێنی کە ئەو کەرتەنانە ئەو پاشماوە خۆراکی کە ماوەتەوە لە میوە و لە خۆراک لەسەر سفرەکەت چۆن مامەڵی لەگەڵ بکات و فڕی نەدا ڕەنگە یەکێکە بێ ئەو پاشماوەشی دەست نەکەوێت کە بیخوات بێگومان وەڵاهی خۆی کاک جەلالجیان بەخۆی هۆکارەکان چنە ئێمە کاتێک کە هۆکارەکان دەستنیشان بکەین چارەسەر ئاسان دەبێتن یعنی ئەو کاتە دەزانین چۆن چارەسەری بکەین تۆ نەخۆشی هەتاکو هۆکارەکانی دەستنیشانەکەی ناتوانانی چارەسەری بۆ دابنی بێگومان هۆکارەکانی ئیسراف ئەو هۆکارانەی کە خەڵک وا لێ دەکات زیادەڕەوی بکاتن زۆر زۆرن بەڵام من هەندێکیان باز دەکەم جاکە هۆکارەکانمان باسکە چارەسەر دیار دەبێتن یەکەمیان نەبوونی پەروەردەیەکی ئیمانیە بەڕاستی ئەگەر بێت و مرۆڤ بەڕاستی لە خوای پەروەردگار بترسێتن پەروەردەیەکی تەندروستی ئیمانی هەبێتن یعنی بەڕاستی خۆی لە زۆر کاروباری حرام ئەوەی کە خوای پەروەردگار نەهی لێ کردووە خۆی دەپارێزیتن مرۆڤی مسلمان هەمیشە مرۆڤێکی خۆپارێزە تەنانەت گوناهێک ئەگەر هەندی سەرەدەرزیەک بێتن هەندی بنکەشقارتەیەک بێتن پێی زۆرە وا دەزانێت چیایەک لەسەر ملیتی خۆی لە گوناه و تاوان دەپارێزی ئێمەش گوتمان کە بەڕاستی زیادەڕەویکردن لە ئیسلام بەتوندی ڕوبەڕووی بێت بوویتەوە ئیسلام بەوە یعنی قورئانی پیرۆز کەسانی زیادەڕە و بە ئیخوان و شەیاطینی وەصف کردوون کەواتە مرۆڤی ئیماندار کاتێک کە پەروەردەیەکی تەندروستی ئیمانی هەبێتن خۆی دەپارێزێت ئەمە خاڵی یەکەم دووەمیان بەڕاستی نەزانینە یعنی هۆکارەکانی زیادەڕەویکردن جەهلە ئەگەر بێت و ئێمە ئەو کەسەی کە زیادەڕەوی دەکاتن تەبذیر دەکات ئەگەر زانا بێتن بە ئەحکامەکانی شەریعەتی ئیسلامی لەوانەیە ئەو کەسە نەزانێتن یعنی حکمەکانی شەریعەتی ئیسلامی نەزانی بێتن بۆیە زیادەڕەوی دەکاتن ئەگەر بێت و یعنی بزانیتن کە ئەمە حەرامەوە نەهی لێکراوە عقوبەکەی زۆرە لەوانەیە خۆی بپارێزیتن اینجا کاریگەربوون بە ژینگە بەڕاستی ئەمە هۆکارێکترە لە هۆکارەکان کە تەقلید و چاولێکەریکردنی کەسانی زیاتر یعنی لەسەروی خۆت کاتێک کە مرۆڤ چاو لەسەروی خۆی دەکاتن چاو لە کەسانێک دەکاتن کە تەبذیر دەکەن زیادەڕەوی دەکەن ئەمە وا لێ دەکات کە ئەو کەسەش یعنی لە ژینگەیە کە پەروەردە بێ ئەو ژینگەیە زیادەڕەوی تێدا بێت زیاتر چاولێکەری وای لێ کات کە ئەویش چاولەوان بکاتن بۆیە ئەمەش هۆکارێکە لە هۆکارەکان اینجا هەندێک کەس بەڕاستی کە زیادەڕەوی و ئیسراف دەکاتن زیاتر ڕیابازی و بۆ ناو و ناوبانگ و ئەو شتانەیە یعنی بە تایبەتی ئەگەر تەماشای بۆنەکان بکەین بۆ نەو مناسبەتەکان بکەین زۆر جاران ئەم زیادەڕەویە بۆ ناو ناوبانگە اینجا دڵڕەقی بەڕاستی ئەگەر مرۆڤی باوەڕدار وەکو ئەو نمونەی تازە باسم کرد یعنی کە بە چاوی خۆم بینی ئەگەر مرۆڤی مسلمان یعنی مرۆڤی باوەڕدار نابێ ئاوا دڵڕەق بێت چۆن دەکرێت مرۆڤێک لە پێش چاوی تۆ یعنی کە خواردنی نەبێ خواردنەوەی نەبێت تۆش ئاوا
زیادەڕەوی بکەی و خۆراک بە فیڕۆ بدەی. یعنی ئەمە بەڕاستی دڵڕەتیەکی زۆر گەورەیە و ئیسلام مرۆڤی باوەڕدار قەت دڵڕەت نییە و مرۆڤێکی بەم شێوەیە نییە دڵی. اینجا هۆکارێکی تر ئەوەیە لە هۆکارەکانی ئیسراف کاتێک کە ئەو کەسە فەقیر بووە و هەژار بووە و بارودۆخی زۆر خراپ بووە، دواتر دەکەوێتە بارودۆخێکی خۆشیەوە دەبینی زیادەڕەوی دەکاتن کە بەداخەوە ئێمە وەکو ملەتی کورد هەمومان لە ڕابردوودا بینیمان کە لە چ بارودۆخێکی ناخۆش، تەنگەتاوی، ناڕەحەتی هەموو بارودۆخانەمان تێپەڕاند کە بەڕاستی لە ڕابردوودا زۆر ناخۆشیمان بینی. کەواتە پێویستە لە جیاتی ئەوەی بەداخەوە کە عیبرەتی لێ وەربگرین، کە پند و ئامۆژگاری لێ وەربگرین لە ڕابردوومان بەداخەوە زیادەڕەوی دەکرێت. ئەمە زۆر باش مامۆستا. خی گەورە لە قورآنی پیرۆزە فەرمێ کولوا واشربوا ولا تسرفوا. ئێمە تا ئێستاوامان زانیوە تەنها خواردن و خواردنەوە ئیسراف و زیادەڕەویان تیاکرێت. زۆر جار مرۆڤ بە شانازیەوە دەڵێ من 13 قاتی ئوتو کراوم لە ماڵەوە هەیە، یا بۆ منە 2 ئۆتۆمبیلمان هەیە. زۆر جار لە جلوبەرگ و لە زۆر شتی دیکەی مادیادا تەواو زیادەڕۆ بووە و خۆشیەڵە کێشێ بەسەر ئەوانی دیکەدا. ئایا پێداویستیە مادیەکانی دیکە لە جلوبەرگ و ژمارەی پێڵاوەکان دووبێت لە ڕووی جەنابەت و بینەران، ژمارەی ئۆتۆمبیلی، نازانم فراوانی خانووەکەی، چەند نهۆمی خانووەکەی، ئەمانەش دەچنە چوارچێوەی زیادەڕۆی و ئیسرافەوە؟ بێگومان کاک ڕیاز ئێمە باسمان کردیانی لە پێناسەی زیادەڕەویکردندا. زیادەڕەوی ئەوەیە کە تۆ لە کردار و لە گفتاردا، یعنی تەنانەت نەک هەر کردارەکان، تەنانەت قسەش دەگرێتەوە، گفتاریش دەگرێتەوە. زیادەڕەویکردن لەو سنوورەی کە شەرع بۆ دانای لە سنوور دەرچوون هەر شتێک بیتن دەیگرێتەوە. بۆ نمونە ینی جا ئەو جۆرانەی زیادەڕەویکردن گەلێک زۆرە کە بەڕاستی کە پێویستە مرۆڤی باوەڕدار خۆی لێ بپارێزیتن. زۆر ئەو شتانە وەکو جنابت باسکردن زۆر زۆرن لە کۆمەڵگادا، بەڵام ئەگەر هەندێکیان باس بکەین، یعنی بۆ نمونە بەهەدەردان لە ماڵەکاندا ئەوەی کە جەنابتان ئاماژەتان پێکرد، یعنی دەستنەگرتن بۆ نمونە بە ئاوەوە، بە تایبەت لە کاتی دەستنوێژە، لە کاتی خۆشۆرینە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە 4 مست خۆی شۆریوە، بە 4 مستی ئاو، یعنی غوسلی لە خۆی دەرکردووە، خۆی شۆریوە. کەواتە ئەمە چیمان پێڵێتن؟ پێویستە ئێمە دەستی پێوە بگرین، دەست بە ئاوەوە بگرین کە بەداخەوە یعنی ئەمڕۆکە بە تایبەتی لە وڵاتدا دەبینی مەسەلەی قەیرانی ئاو بەڕاستی قەیرانە لە زۆربەی زۆری شارەکاندا. ئیسلام فێرمانەکات کە چۆن دەستی پێوە بگرین. اینجا یاخود کارەبا، تەماشا دەکەیت کارەبا ماڵەکان بە ڕۆژ و بە شەو بەبەردەوامی چەندین گڵۆپ و یاخود ئەو شتانی کە پێویستیان پێ نییە بەردەوام هەڵن. ئەمە پێویستە یعنی بەڕاستی ئەو شتێک کە پێویستت پێ نەبێتن دەستی پێوە بگری. اینجا ئەگەر تەماشای دەسەڵاتکەین، دەسەڵات ئەم هەموو زیادەڕەویکردنەی لە بەهەدەردانی سامان و سەروەت و سامانی وڵاتدا، ئەمەیان هەمووی دەچیتە بابی ئیسراف و تەبذیرەوە، بە تایبەتی لەو شتانەی کە نامەشروعن و کە بەکاری دەینن. اینجا هەروەها بەهەدەردانی تاقە و توانە و وزەی گەنجەکان لە وڵاتدا، و یعنی ئەمە هەمویان ئەم هەموو توانە مرۆیی کە هەیە بەهەدەردانیان هەمووی دەچیتە ئاماژت بە شتێک کرد پێشتر وتت بۆنەوە مەراسیمەکان. ئێستا دەبینین کوڕ و کەچ کاتێکە لە زانکۆ دەگەنە حەفلەی تەخەڕوج یاخود تەعارف، بە تایبەتی لێرە فەوزایەکی زۆر گەورە و مەسروفێکی زۆر دەکرێت. لایەکی دیکەوە ئەگەین لەسەری ساڵەوە تا نزیکە چەند 2-3 ڕۆژمان ماوە بۆ سەری ساڵ، و لایەکی دیکەوە کە ئەگەین لەسەری وەرزی بەهار. ئیدی بە تایبەتی خانمان لە ماڵەوە مەسروفێکی زۆر دەکەن لە کڕینی جلوبەرگ بۆ کاتێکی دیاریکراویش تەنانەت ڕەنگە زۆربەی خانمان بەزەن بەهارە و کراسە لەبەر بکەن، یا بەس بۆ حەفلەی تەخەڕوجەکەی ئەم کراسەوە ئەم قاتە بکڕێت و لەبەری بکە. ئایا ئەمە تا چەندە زیادەڕەویەوە دەبێ ئینسانی مسلمان یا خێزانە بەڕێزانە وریابن لە بۆنەوە مەراسیمەکاندا چۆن دەبێ دوور بکەونەوە لە زیادەڕەویکردندا؟ وڵا بێگومان یعنی ئەمانەیان هەر شتێک وەکو گوتم لە حەدی مەشروعی تێپەڕ ببێتن، جا چ لە جلوبەرگ بێتن، چ لە خواردن بێتن، چ لە بۆنە و مناسبەکانە، لە هەر شتێکە کاتێک کە زیادەڕەوی دەکرێت و ینی پێویستیەکە دەرباز دەبێتن، ئەمە بە ئیسراف دادەنرێتن و پێویستە مرۆڤی مسلمان خۆی لێ بپارێزیتن. وەکو گوتم یعنی جۆرەکانی زۆر زۆرن، و ئەوەی کە جەنابت باس کرد بەشێکە لەو جۆرانەی ئیسراف، یعنی ئەم هەموو بەهەدەردانی کات لە بۆنەکاندا، ئەم هەموو بەهەدەردانی ماڵ، سەروەت و سامان، جلوبەرگ وەکو جەنابت گوتت، یعنی لەوانەیە تەنها بە تایبەتی خوشکانمان زۆر جاروە هەیە، یعنی جلوبەرگێک تەنها بۆ ڕۆژێک، بۆ حەفلەیەک
دەکردن و دواتر ینی لەبەری ناکەنەوە جارێکی تر ئەمەیان بەڕاستی هەمان دەچیتە ئەو بابەوە دەچیتە بابی زیادەڕەویکردنەوە پێویستە مرۆڤی باوەڕدار خۆی لەو شتانە بپارێزیتن اینجا هەروەها زیادەڕەویکردن لە بازاڕەکاندا یعنی تەماشاکەی بەرزبوونەوەی نرخی شتومەکەکان ئەمە دەچێتە ژێربابی زیادەڕەویکردن و ئیسرافەوە یاخود ڕیبا بڵاوبوونەوەی ڕیبا و سوخۆری و زیادەڕەویکردن لە ڕیبادا یاخود ئیسرافکردن و زیادەڕەوی لە بۆنە و مناسبەکان بۆ نمونە لە مەسلەی سیارە و ئۆتۆمبیلدا یعنی ئەمڕۆ دەبینی ڕووداوی هاتوچۆ ئەوەندە زۆر بووە یعنی بەڕاستی زیادەڕەویکردن لە تیژڕەویدا لە لێخڕینی سیارە کاتێک کە سورعەکەی زیاد دەکرێتن و ئەم ڕووداوانە دروست دەبن و ئەم هەموو ئیزدیحامەی کاتێک لە بۆنە و مناسبەکاندا دروست دەبێتن چ بە هەدەردانی ماڵە چ توشبوونی ڕوودا و کارەسات و ئەمانەیە ئەمەیان هەمووی دەچێتە ژێربابی ئیسرافەوە و تەبذیرەوە بەڕاستی هەروەها ئیسراف ئەگەر تەماشاکەین ئەمڕۆکە وەکو گوتم یعنی شێوازەکانی زۆر بوون لە کۆمەلگای ئێمەدا ئیسرافکردن لە قوتابخانەکان زۆر باشە بوورە زۆر دەرفەتمان زۆر کەما بۆیە دەمەوێت لەوە شتێ بگەم ئایا زیادەڕەوی تا چەندە پەیوەستە بەبوونی خەڵکی هەژار لە دەوروبەری خۆتە ڕەنگە ئەمڕۆ هەم بێ من سەفرەیەک بکەم بۆ ماڵ و منداڵەکەم بیان بم بۆ دەشتە بیان گەڕێنم بەڵام زیادەڕەویش لە سەفرەکەیان ناکەم بەڵام کاتێک کە خێزانی کێژار لە تەنیشتمدا بێت ئایا بوونی ئەو سەفرەیە یا بوونی بەشداریکردن لەو مەراسیمەیە تا چەندە زیادەڕەویە لە کاتێکە دراوسێکم بە برسێتی ڕەنگەم شەوی بەسەر تێپەڕی بێت بەڵێ وڵی خۆی زیادەڕەویکردن لە کاروباری خەیردا یعنی ئەوە زانان یەکدەنگن لەسەر ئەوەی کاتێک کە کارێک خێر بێتن هەر ئیشێک مەشروع بێتن ئەمە بە زیادەڕەویکردن داناندرێ ئیلا ئەگەر وەکو گوتم یعنی لە سنووری شەرع دەربچێتن تۆ ماڵ و منداڵت کاتێک کە دەبێ سەیرانێک وەکو سەفرەیەک بەڵام تۆ بنەما شەرعیەکانت نەبەزاندووە تێت نەپەڕاندووە ئەمە باوەڕ ناکەم بچێتە ژێر بڵین ببێتە ئیسراف و لە حەد دەرچوون بەڵام کاتێک کە ماڵێکی هەژار لە تەنیشتت هەیە بێگومان باشتر وایە ئینسان ئەو پارەی هەوڵ بداتن ینی ماڵە هەژارەکە تا پێویستەکانی ئەو هەبێتن باشترەوە ئینسان لەوە خەرج بکاتن چاکترە ئەگەر نا ماڵ و منداڵیش و گرنگی بە ماڵ و منداڵی خۆشت ئەمەشیان گرنگە و پێویستە مرۆڤ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا مصلح ئیسماعیل ماستەر لە شەریعە و یاسا سپاس بۆ بەڕێستان کە لە قەزای سۆرانەوە لەگەڵمان بوون دووبارە سپاس و ڕێز بۆیەوە